ورا والله ومارة هيزمك بيجهرة ترسينية نا والله بيجهرة باتاشيد مو هيج جهري كيني اما اي قريان بيقرم والله من دست كايدين هيج ترسينية بسم الله اما رزوزو فقير اما انت قزوري ليه کاتی هاوڵاتیان سەردانی ناو سروش دەکەن ڕوبەڕووی هەندێک لە ئاژەڵ و خشۆکان دەبنەوە لەوانەش زۆر جار مار دەبینن بەڵام هەندێک لە هاوڵاتیان لێ دەترسن هەندێکی دیکە گوێی پێنایەن بەڵام ئەو مارانی کە هەیە بەشیان زیان بەخشن و ژەهراوین و کوشندن هەندێکی دیکەیان بێزیانن من ئەمڕۆ هاتوومەتە قەزای دوکان بۆ گوندی قەمچۆغا کە لێرە ژمارەیەکی زۆر مار لەم ناوچەیەدا هەیە بۆیە منەچمە لای کاگنەو شیروان کە خولیای ئەوەی هەیە کە مار بەخێو بکات و مار بگری ئەمانە بەزۆ ماری پێ بەخۆم نەرمێ بەلا کاگنەو شوێ سڵاو لێ سڵاو لە تۆش زۆر بەخێر بێ ئەمە چێ بەدەستەوە ئەمە مارە ئەخەزار مارە بەس چیە ژەهراویە ئەو کوژێ ناو کوژێ چیە ئەمە ئیشەڵا ناتکوژێ ئەمە مارێکی بێژەهر و سەلامەتە بەڵێ ئەمە ڕەژمارە هیچ مەترسێکی نییە و سەلامەتە ئینشاءڵڵا توێکسکۆی کەرەوە بەخوا من نایشەوە کاگنەو شیروان تۆ بەردەوام لەم ناوچەیت کە مارەگریت و ڤیدۆکانە بڵاوەکەیتەوە بابەتانە ئەو مارانەی کە ئەیانگری ژەهراوین بێژەهرن چۆنە بەڵێ ڕاستی من هەر دەمێکە بە دوای مارگرتن و مار بەخێوکردنەوەوانەوە مێستا ئەم منتیقی ئەمە ماری زۆر لێیە ئەڵبەتە ماری ژەهراوی بێژەهریشی لێیە من هەرچێکیانم دەستکەوێ ئەیگرم وە زۆربەی مارەکانی سروشتی ئێمە بێژەهرن یعنی ئەوانەی کە ژەهراوین ڕێژیان زۆر کەمترە و بە هەمووی دووسێ زۆر ماری ژەهراویمانە ئێمە باقی مارەکانی ترمان هەمووی سەلامەت و بێژەهرن پێویست ناکە خەڵک زۆر لێیان ترسێ چۆن بزانین کەم مارە ژەهراویە بێژەهرە تەبعەن کۆمەڵێ با بڵێن سیفات هەیە کە جێیان نەکاتەوە سەرەکی ترینیان ئەوانەیە کە بە شکڵی جۆری مارەکە جێکەینەوە کە ئەمە بێژەهرە یان نا بۆ نمونە بە نسبەت ماری ڕەشەوە زۆر ئاسانە چونکە ئێمە لە کوردستانە دوو جۆر ماری ڕەشمانەیە دانەیەکیان ئەم جۆرەیە کە بەدەستمەوەیە کە بێژەهر و سەلامەتە ئەوەی تریشیان ڕەژمارە دێزەکانە کە پێێتەوە با مەترسێکی زۆری هەیە ئەوکە پێڵێن کوڵەوەی باب پێڵێن کوبرای بیابان کوبرای سەحرا شتێکی وای پێڵێن بە عەرەبی بە کوردی خۆشمان ئێمە هەر پێڵین ڕەژمارە کورتەکان چونکە درێژیان ئەو نەیە تقریبن یعنی 70-80 سانتیمێکە هەستەکەم زۆر لێ هەستەکەم ترسینە فۆبیام هەبێت لەگەڵ مارە بۆ نمونە ئێستا ماگەر لێو نزیک بێتەوە چی لێکات ئەمە ئەگەر بۆ نمونە زۆر گازل لێبا ئەیکا بە برینێکی بچووک ئێستا من دەستەمەوە برین بوو بە زوو چاکە بێتەوە چکە دانی وردە وەک دانێکی مشاری هەیە وەک قاز و مراوی و ئەوانە گازل لێدا خوێنی لێدێ ئازاریشی هەیە بەڵام هیچ مەترسێکی ئەو توی نییە چۆن مارێکی ژەهرایی بناسمەوە من کاتێکایی بینم بۆی کە زیانی پێنەگەێنم چ کاتێک هاوڵاتیان مارە بینن یەکسەر پەنا بنە بەرەوەی کە بیکوژن ڕاستە خۆی مارە ژەهراوەکان زیاتر تەمبەڵن ئەمێننەوە لەو شوێنەی کە ئەبینرێن زیاتر ئەمێننەوە و هەوڵی شەڕکردن زیاتر لەگەڵ دەدەن و با بڵێن فسکە کات و خۆی خڕکات و هەر خۆی حازرەکە بۆ هجوومکردن بەڵام ماری بێژەهر ئێستا من بەس داینێم لە عەرزەکە دقەیەکی تر نایدۆزینەوە ئەگەر چاومان لەسەری بێەوە شتێکی ترە یەکسەر ڕاکات چونکە ماری دوورکرد ماری بێژەهر ڕاستەوخۆ دوورەکەوێتەوە ئەمە هەڵبەتە نەک یەکێک بۆ نە بە ماسیحە و خاکە نازەوە لەسەری بێ بڵێ بزانی قسەکەی نەوشیروان ڕاستە شەڕ ناکات تەمعن مێرو لەش بیگریت گازل لێدا ئەم مارە بێژەهرەش تۆ عەزێتی بیت و بە خاکە ناز و ماسیحە بکەویتە سەری ئەوش گازل لێدا بەڵام بە ڕێژەیەکی زۆر مارە بێژەهرەکان ڕائەکەن مارە ژەهراوەکان لە شوێنی خۆیان ئەمێنەوە چکۆ تەمبەڵترن بە ڕەنگی شاناسرێنەوە بە ڕەنگی شامەسەلەن
لە ڕەشە ئەم ڕژمارە ئەمێستا تۆزە خۆی خۆڵاوی کردووە ڕەشەکەی ها جوانترە ڕەشێکی تۆخ و مەیلە و ڕەنگێکی سوور ئەداتەوە تقریبان لەو ڕەنگەیە بەڵامەها سوورێکیشی لەگەڵ تێکەڵاوە بێ ێستا لە کاشفرێدانایە پێستەکەی خەریکە لێ بێتەوە ئەها سووراییەک بەدی ئەکرێ ئەمە لەمارە ڕەشەکانە بەڵام لە ڕژمارە ژەهراوەکان کامل دێزن یعنی ڕەشێکی تاریکیانەیە و کورتیشن درێژ نابن لە 80 سانتیم درێژتر نابێت بە شێوی سەریانە جاکرێتەوە لە ڕووی ڕژمارەوە باشترە پشت بە درێژی و کورتێکە بەستی بۆ مەسلەی جاکردنەوە ئێستا بۆ ئەمە 2 مترە کاکە ئەمەتە ئێستا ئامە نزیک 2 متر زیاتریشە یعنی تۆ ئینسانێک نەتوانێت 2 متر جیا کاتەوە لەگەڵ 2 بست جوانیش نییە بەڵام وا باشە مارەکە پێوەی بە ئەی تۆ ڕژماری ژەهراوی کاکە 2 بستە ئەمە 2 مترە ئەی کاکە جایکەنەوە باشە گەر سڵفەی مارێکی ژەهراوی بکەیت و لە شوێنێکە بەڵێ چۆن خۆتی لێ نەجاتبی ماری ژەهراوی تەنانەت ئاخر مارە ژەهراوێ خەتەرەکەش قەت بە خصوصی نایە خۆ ئەمە کۆنتترۆلیتیانە بە خصوصی بێ ڕێک بەتەوە بات شتی وانە مارێکی ژەهراوی بۆ لە بنەوە بەردەیە هەر ئێستا بالفعلیش بۆی هەیە لێ بێ مارەکە بە خصوصی نایە بە ئێمەوە بات ئیلا ئەگەر ئێمە بچین خۆمان بەردەکە لابین بزانین ماری لێ بۆی هەیە پێمانەوەدات یعنی کە مارێکی ژەهراویتان توش بوو ئەگەر ئێوە هیچ نەکەن ئەو هیچ ناکات ئەگە بیریشکەنەوە پرسیان لەو کەسانە بکەن کە مار پێیانەوە داوە ئیلایەن ویستوێتی مەسەلەن پێڵاو لە پێکا لە ناو پێڵاوەکە یا بووە یان مەسەلەن بەتانێکی بەخۆی داداوە لە ژێر بەتانێکە بووە یان بۆ نەچۆ بۆ شوێنێک داربێنێ ئاگر بکاتەوە لە ژێر دارەکە بووە ئیلا یعنی ئەم دەست پێش خەر بووە نەک مارەکە ینی لەم حاڵەتدا تۆڵی خەتای ئینسانەکانە خەتای مارەکان نییە بە دڵنیایی و خەتای مارەکان نییە بۆ چونکە ئێستا تۆچی بۆ شاخە 100 ماری لێیە ئەگەر تۆ نەچی و مارە خۆ لەو شاخەوە نابێتەوە بات یعنی ئینسانە بە خۆی بۆ خۆی بیرکاتەوە باشە تا ئێستا چەند مارێک گرتووە وەڵاهی ساڵ خەریکی میشی وەڵی تقریبا 6 دەمێکە بەخوا نزیک 6 ساڵەکە بێت چەند مارێک گرتووە تا ئێستا وەڵاهی وایان ناشمێردرێت باوەکو مەسەلەی ئاڕەکەی کابرای لێنە ژمارەیەک بڵێم و دوایی خەڵک بۆ حساب بکات ئەخر نزیک بوویتەوە لە 100 مار هەر ئێستا 100 مار زیاترمەیە ئەم دەقەیە هەر ئەم دەقەیە 100 مار لە ماڵەوە بەڵێ لە دووسێ شوێن نەکەم ئەی خێزانێ ئەڵێ چی بۆزان هەسەرگیشی کردووە بەڵێ دوو مناڵیشمێش کرد وەڵام من سەلامەت بیاخوا وەڵی سەرەتا ئەترسا بەڵامی تر تێم گەیان یعنی ئێستا شوێنیە لەگەڵ نا ئێستا جاری وایە من ئەڕۆم بۆ ئیشوشت ئەو خواردنیانەداتە احتیاتی خواردن بە مار خواردن بە مار وڵای باوکم خەیرەتی خۆیە بێتە ئەو مارانە تا ئێستا هیچیان هەبوو کە پێێتەوە بن ژیانە بخاتە مەترسیەوە من ماری ژەهراوی پێوەی داوم ڕێک هەر هەمان نمونێکی ئێستا پێشکەمێک بۆ تۆم باس کرد خەتای خۆم بوو لە ژێر دارێکا بوو داهان گورزەدارەکان بۆ ئاگرکردنەوە ویستم بیگوازمەوە لە من دارەکەی بوو یعنی ناڕاستە خۆ بینیم ئەوە نەبوو بزانم کە مارە لە ژێری پێوەی دام چون بۆ تەواوی و دەرزێکیان لێدام و چابوومەوە ئەی باشە ئەم بۆن ئەم مارانی کە ژەهراوی نین لەگەڵڵیان کە ژەهراویان بێکەوە ئەکرێت دایان بنی لە ماڵای بێت شوێنەکان جیاواز ئەبێ هەمویان جیاواز بێت تەنانەت من ئێستا لە هەمان جۆری ئەم مارە خۆی جام کردوێتەوە بۆ یەکتر نەخۆن چکە مار هەر عادەتی وایە ماری ترە خوارد ماری لە خۆی بچووکتر بێ ئەی خوارد ئیتر بەچکەیەتی خزمێتی ئەو شتانە ناخوارد بە قورانی شەکەتان غیرەتی خۆیە بێت ئارەوەڵا تۆ چی پێکەی مارانە چیان لێکەی وەڵی من سوود لە کاژەکەیان وەرەگرم ئەم کاژە زەیتی لێ دروست دەکرێ کە بۆ قش زۆر باشە بۆ قش هەڵوەرین و بۆ قش پڕبوونەوە و بۆم بابەتانە بەکاردێت و نەجاحەتی شێنا و ڕێپێدانی تەندروستیشمان هەیە بۆ کارەکەمان تا چەندێک بۆ لە چ کاتێکە ئەو کاژە فڕێ لە مانگی چەندایە خۆی لە سروشتی خۆیە چووکە خواردنی کەم دەسەکەوێت و هەر لە ڕاکە ڕاکۆوانایە چۆنەڵی لە ساڵێکە 3 بۆ 4 جارێک کاش بەڵێدات بەڵام من بە حکومیەوەی شوێنێکی مەزبوطم بۆ تەرتیب کردم بۆ بەخێوکردنەکەیان و گۆشتێکی زیادیان نەدەمێ ئەوانە تقریبا 45 شەو بۆ 50 شەو جارێک کاژەکان نوێەکەنەوە فڕێدن واتە بەبوونەی خواردنەکەەوە زوو کاش فڕێن بەڵێ ئێستا حالێن ئەمە سەیریکە ها چاوی هینە چاوی پێستەکەی لە چاوی جێ ئەبێتەوە بۆی ڕەنگی وای لێ هاتووە ئێستا ئەمە 2 ڕۆژی تر 3 ڕۆژی تر ئەو تەڵخیە نامێنێ بە چاوی چکە بە تاواتی لێ ئەبێتەوە
و دوایەوە کاژەکە بە تەواوەتی فڕێدا توەنجە چاوی جوان دەرەکەوێت. دایمە قسەی هەڵێن ئەم خشۆکانە بە تایبەت مار لە زستانانە سڕە بێت بەڵێ ماڵی ئێوە شەروایە لە زستانانە چووکە خواردنیان دەست ناکەیەوە و زۆر ساردا جوڵیان کەمە بێتەوە هاتوچۆیان کەمە بێتەوە و ئیتر سڕە بن و کەمترە جوڵێن. بەس من لەبەرەوەی دایمەن گۆشتیانە دەمێ و شوێنی گەرم و ڕووناکیم بۆ تەرتیبکردن کەمتر ئەچنە پرۆسی سڕبوونەوە. باشە ئەی بۆمە تۆ کاتێکە لەم ناوەیە یەی بۆ گرتنی مار بەڵێ ئەو مارانەی کە ئەیانگری لێرە بە دوایانە ئەگەڕێی یاخود ئەوەیە کە کەسێ تەلەفۆنێ بۆ ئەکە چییە؟ وەڵی زۆربەیان من خەڵک خۆی تەلەفۆنم بۆکە ئاڵێ کاکە مارێک وا لە حەوشەکەمانایە مارێک چۆتە فڵانە ژوورەوە مارێک وا لەوێ بینیمانە ئیتر منش ڕاستە خۆشم و ئەیگرم ئەگە لە نزیکی و شوێنە بێکە لە من لێەوەی نزیکم بەڵام احتیاجی ڕۆژەکانی تر من دێمە ئەم منتیقانە یان ئەسما شوێنەکانی تر ئەو شوێنانێکە گومانم هەیە لێی ماری لێیە لە کاتە جیاوازەکانە سەردانی و شوێنانەکەم و ئەگە مارم دەستکەوێ ئەیگرم. ئەم شاخە کوێیە ئەوەی پشمانەوە؟ ئەمە شاخی سارایهی قەنجووغەیە لە قەزای دووکان. ماری زۆرە؟ لە ناو شاخەکەیە ماری ژەهراوی لێیە بەس من زیاتر چووکە ئیش لەسەر بێژەهرەکانەکەم زیاتر لە ناوچە دەشتایەکانی. ئەوەی کە هەبووە ماوەیە چ مارێکی زۆر مەترسیدارە بینیوە؟ یعنی مەترسیدار بێ و من بینیوێتم یان هەبێت؟ ئەوەی کە بینی بێت ئەوەی کە من بینی بێتم ڕەژمارە کورتەکانە بە مانای کەلیمە مەترسیدارە. بۆ مەترسی دوو جار مەترسیدارە و مارە بۆ مارەکە خۆی لە بنەڕە تا ژەهراوی و مەترسیدارە ئەمە یەک دوو خەڵک لەوانەیە وا هەست بکە کە ئەمە ڕەژمارە و پێوە نادا. ئێستا من بۆیە هەموو ڕۆژێ زۆربەی ڕۆژەکان ڤیدۆ بڵاوەکەمەوە خەڵک تێبگام ماری ژەهراوی و ماری بێژەهر جیاکاتەوە نەک بڵێ وەڵاوە ڕەژمارە بێژەهرە فڵان کەس وایوت نا ماری ژەهراویمان هەیە کە هەڕەشا بە هەست کەسێکەوە بە ئەگەری منی سایە 120 یعنی ئەگەر سوتفە تۆ لەو کاتەیە زۆر بە خێرایی فریای تەندروستی بکەوی ئەنجینا بە ئەگەری زۆرەوە یان ئەو بەشەی جەستت بۆ منە دەستە خوانە خواستە ئەبێ ببڕدرێتەوە یان بۆ هێژیان لە دەست بدا کەسەکە بۆی پێویستە زۆر 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 خەڵک وشیار بێ نەک بڵێ وڵا فڵان کەس ماری گر با میشتم لاسایکەمەوە ئێکاکە نابێ تۆ بێ جێکێت تۆ جانێ ئەم مارە بزانی بێژەهرە یان ژەهراویە. ئێستا ئەمە ماڵیە گازی لێ ناگرێت؟ ئەمە گاز ناگرێت کەم لەوانەیە بیگرێ بەڵام لە تۆ مەبەست لە من باوەڕ ناکەم. مارە ئەو ئەقڵەی نییە کە گرێوی لەسەر بکەم بڵێم ناوەڵاقە تاوقەت پێمەوە نادا بۆ هێسا بۆ خۆی حەز لێ بە گازێکم لێدا بەڵام بە ئەگەری زۆرترەوە پێمەوە نادات چکە بەو شێوازە گرتومە کە هەز بە ئازادی بکە مار نابێ ئەوە قفڵێکی بێ ئاوا بە ئیسراحەت بۆ خۆی بڕوات و ئازاد بێ. چەند جۆر مارە هەیە لە ماڵەوە؟ تقریبەن لە ئێستاە 5 بۆ 6 جۆرێکم هەیە. چی و چین؟ وڵان ڕەژمارم هەیە ماری ئاویم هەیە جۆرێکی ترم هەیە لە خێزانی شینە مارە هەر بێژەهرە ماری خاڵدارم هەیە ئیتر ناوەکان ڕاستی هەرکەسە لە خۆی ناوی مارەکانەنێت چکە لە کوردستانە وا تازە خەریکە کتێبی لەسەر نووسرێتەوە و زانیاری زانستی لەسەر بڵاوەکرێتەوە بۆیە ناوەکانیان زۆر ئاشنانی لە ناو خەڵکاوەی خەڵک هەر باسێکە هەڵەن تیرە مار و زەردە مار و قاوەیە مار و ڕەژمار و یعنی هەر ڕەنگەکەی ئەڵێن و فڵانە مار. تاسە هیچ حاڵەتە بۆ تەلەفۆنەوەکەم لە فریاماکەەوە مارێ لە ماڵمانەیە؟ بەڵێ چەند جار ناڵم جاریوا بوو 1 و 2 شەو تەلەفۆنیان بۆ کردمتان کاکە وا مارێکی لێ ناچی ناریم بچین بەو ماڵەیە هەبووە سیارەکەی فرۆشتەوە توی وەڵام مار چۆتە ناوی یعنی بۆی دەرنێنراوە بۆی دەرنێنراوە بۆی حل نەکراوە. ێ باشە بۆچێتە شوێنێکیەوە ئاسیەوە؟ ئەی مارە جاریوە بە تایبەتی زستانان کە سەرمایە بێ ئەگەری بچێتە ناو سیارەوە وەک پشی لەو شت چەند احتیاجێت ناو نزیکی ڕایتەری سیارەوە یعنی شتیوا هەیە. تاسە چه حاڵەتێک کە بەسەرێ هات پێ شتێکی پێکەنینایی بوو بێت؟ وەڵاهی ئەوەی کە پێکەنینایی بێ ناڵم خزمێکمان بوو مار چوو بۆ ناو سیارەکەیەوە هەرچەند مەحاوەلەی کرد هەرچەند مەحاوەلەی کرد مارەکەی بۆ دەرنەهات هەر منیش دوور بوو لە منەوە ڕاستی ناکرا من ڕێک لەو کاتەیە بچم ئیتر ئەوەندەم زانی تەلەفۆنیان کردوەڵا سیارەکەمان فرۆشتووە. هی بەشەی فرۆشی مارەکەی خۆتیایە پێینەوت بۆ معلوماتە سوێندیشی لە ناکەێت چکە سیارەکە عیبار نییە جێڕۆمەشینەی مەزبووتەوە بڵین ئەیتر فرۆشت بووی وەڵا. قسەیەکە ئەڵەن مارڕقی لە بۆنی سیرە وایە شتە؟ هەندێک شت هەیە بەس کراوەتە مێشکمانەوە و هەمووش خەڵک قەنەعەتی پێ کردووە بۆ مناڵێن مارێک پێێتەوەدا ژێرچەنەی سوور بێ ئەمە مارە و ژێرچەنەی سوور بێ ئەوە لە چاوازیستر هەیە نییە ئەم قسانە بەس کراوەتە مێشکی خەڵکم مار لەوە ترسێن مارڕقی حەزی لە ڕەنگی سوورە و حەزی لە ڕقی لە
ئەم شتانە بەس ئەوەیە وتراوە بنەمای زانستی ئەسوەساسی نیە. ئێمە لە کوردستانە ماری کوبرامانەیە؟ ماری کوبرامان نییە، بەڵام مارێکمان هەیە پێوترێ بە عەرەبی کوبرا کازی بێ پێڵێن، یعنی تەقلیدی کوبرا ئاکاتەوە. بەشی سەری وەک ماری کوبرا تەقلیدی ئەکاتەوە پانیەکان پشتی ملی. ژەهرێکی کەمی هەیە تقریبان بە ئەندازەی 4 زەردەواڵەیەگە بێ ژەهرەکەی. بەس مەترسی نیە. ئەگەر سوودفە مەسەلەن بە مناڵێکەوە بات یان بە پیرێکەوە بە یەکێک نەخۆشی دڵیە بێ مەناعی زۆر زەعیف بێ بەوانەوە بات زەرەری لێدا، بەڵام بە کەسێکی احتیاجەوە بات زەرەری لێ نادا ئینشاءڵڵا. مار چێگەێنێ لای تۆ؟ وەڵی مار من زۆر بە گوناحی ئەزانم، چونکە هەر مار ببیندرێ یەکسەر بیر لە خاکە نازەکەنەوە. ئەوەی کە من ئێستا هەدەفمە بەدەر لە ئیشەکەی خۆم بەس حەزەکەم خەڵک بزانێت کە ئەم مارە ژەهراویە، ئەم مارە بێژەهرە بەس بۆی بێژەهرەکان نەکوژرێ. ئێستا ئەمە هیچ تاوانێکی نییە. ئەمە ئێستا خۆشحاڵم خەڵک خەریکە فێرە بێ کە ماری ڕۆژ نەکوژێ، بەڵام تام ساڵانێک پێشوش هەر خەڵک هەر کوشتێتی هەر کوشتێ، یعنی بەس بیری لە کوشتن کردوێتەوە. ئەڵێن وەڵا فەرمودەیەکی لەسەرە، فەرمودە لەوەی کە سونەتە مار بکوژرێ. بەڵام بێ ئینسان بیرکاتەوە لەمانەی فەرمودەکە تێبگا. یەکەم 1000 چەند فەرمودەی کە هەیە گەر کابرا مەبەستی خێر و حەسەنە بێ توانێ بیکە. ئەمە یەک دوو ئەم مارە لە کاتێکدا بۆت هەیە بیکوژی بۆ نەهاتە ناحۆشەی ماڵت کە خەریب بۆ مناڵێکتەوە با کە دەسەڵاتی هیچ نەبوو ئیلا کوشتنی نەبێ و کاتە مافیەوەت هەیە بیکوژی، یعنی کوشتنەکەی تاوانی نیە لەو کاتەیە بیکوژی. باز نەک تۆپسی کون بە کون بگۆڕێ با بڕین بن ئەو بەردە بگەڕین بەشکە ماری لێ بێ وەڵا سونەتە بیکوژین. خۆی هەڵە تێگەیشتنەکە لەوەیە. من داواکارم لە مامۆستا ئاینیەکان کە ئەم فەرمودەیە جوان شیکەنەوە خەڵک تێگەێن. ئێستا ئەم مارە ژەهری نییە لە فەرمودەکە شاڵە کە ئەو مارانەی زیانیان هەیە، ئەم مارە زیانی نییە. یعنی پێویستە مامۆستا ئاینیەکان ئەم فەرمودەیە شیکەنەوە بۆی خەڵک تێبگات. باشە ئەوان لەوەیە باسی یەکەن کە ئەو مارە ڕەش بێت یاخود هەجڕێنشی تر بێت. بەڵێ ئەوەی ئەوان کە باسییان کردو ئەڵێن بۆ منە ڕەژمارت کە بینی نابێ بیکوژێ بێ 3 جار بانگیکەی نەوەک جن بێ. بەڵام ئێمە هەمومان نەزانین کە مرۆڤ ناتوانێت جن ببینێت. مرۆڤ ناتوانێت جن ببینێت. ئەم جندە خۆی بک بە ئاژەڵ و ئێمە ببینین واتە ئێمە جندەکەمان بینیوە. ئەم قسێ بۆ پشیلەش بە هەمان شێوە هەیە بۆ پشیلێ. بەڵێ ئەڵێن بۆی هەیە جن بێ، بەڵام ئێمە ئەزانین لەوای خۆی وان نیشان با لە شێوی مارێکی ڕەش بێت یاخۆ پشیلەیەکی ڕەش بێت. ڕاستە، بەڵام خۆی ئەگەر ئێمە بگەڕینەوە بۆ فەرمودەکانی تر و لایەنە زانستیەکانی تر سەلمێنراوە کە مرۆڤ ناتوانێت جن ببینێت. واتە ئەم بابەتە تەنها تێکەڵ کراوە، تێکەڵ کراوە بەلاڕێیا بردراوە. پێویستە کەسێک کە پسپۆر لەم بوارەیە مامۆستایەکی ئاینی قسە بکا لەسەر ئەم بابەتە. یان بۆ مناڵێن زەیتی مار حرامە، ئەخر زەیتی مار بۆ حرامە ئەبێ یعنی خەڵک تێبگا. بۆ نمونە ئێستا ئێمە ئازانین کە دەرزی ژێر 50 دەرمانی ژێر 50 دەرمانی دژە هەوکردنی جومگەکان کۆمەڵە دەرمانی تر چکۆ من پسپۆڕی ئەو بوارە نیم ناوەکانیان بە تەواوەتی نازانم، بەڵام چەندین دکتۆر هەیە کە ئەزانێ بزەبت مەبەستم چییە. هەموو خەڵکی ژەزانێت کە زۆربەی دەرمانە پزیشکیەکان کە لە کەرتی پزیشکیە سوودی لێوەرەگرێ مارە، ژەهرەکەی پێستەکەی خوێنەکەی گۆشتەکەی هەموو بابەتەکانی بەکاردێ بۆ لایانی تەندروستی. کامەی زۆر ئەڵێ وەڵا ئیلا زەیتی مار هەر بەکاری بێنی حرامە 100 جار دەرمانی وەرگرتووە کە لە مار دروست کراوە ناشزانێ. یعنی پێویستە مامۆستایەکی ئاینی ئەم لایەنە ئەم بابەتە باس کات کە چی حەڵاڵە و چی حرامە تێکەڵی نەکا هەر لە خۆی بڵێ وەڵا وایە وەڵاوانی. باشە کاتێکە مار پێتەوایەت ئەبێ بزانین چ جۆرێک پێوەی یاوی؟ بەڵێ بۆ نمونە تۆ کە مار پێتەوەدا بێگومان پێش هەموو شتێک ڕاستەخۆ پێویستە بڕۆ بۆ لای پزیشک، نەک بڵێ وەڵا لە ڤیدیۆیەکا بینیومە پێویستە دەست ئاوا لێ بکەیت و قاچ ئاوا لێ بکەیت. لە هەمووی باشتر لە هەموو دۆخەکان باشترەوەی خێرا بڕۆی بۆ فریاکەوتنی خێرا. باشە بزانی چ جۆرێک لە مار پێوەی یاوی یاش وەسفێشی بکەیت. بەڵێ بۆ نمونە ئەو کاتە ڕاستەخۆ ئەڵێ مارێک پێوەی داوام ئیتر تابعاً با بڵین حساب کە ئەو کەسێک کە مارەکە پێوەی داوە هیچ ئەزمونێکی نییە لە مار راسینەوەیە. بەڵام بۆ نە شوێنی برینەکە پیشانی دکتۆرەکانەدا ئەگەر دوو کون بوو واتە ماری ژەهرایی پێوەی داوە، یان ئەگەر دوو کون بوو لە دوای دوو کوونەکە ڕیزێ وردەدانی کەش بوو ئەمە نیشانەی ئەوەیە کە مارێکی ژەهرایی پێوەی داوە. بەڵام ئەگەر ڕیزێدانی ور بوو هەموو کوونەکان وەک یەک بوون واتە مارێکی بێژەهر پێوەی داوە. بەڵام عادەتەن کە کەسێک مار پێوەیەدا ژەهرایی بیان بێژەهر بێ
ئەوەنە ئەترسێ ئەوەنە ئەشڵەژێ ئەوەنە مشەوەشە بێ مەناعیدا ئەبەزێ تەبعاً کە تۆ یەکێکیشە ترسێ بیلبیلەکانی چاوی زەخترە بێ ئارەق زیاتر ئەکاتەوە مووەکانی گرژە بێ دڵی خێراتر لێدا خوێن زیاتر هاتوچۆکە و ژەهرەکە زیاتر بڵاوە بێتەوە ئەگەر بالفعل بێژەهریش بێ کابرا ئەوەنە مشەوەژە بێ و ئەترسێ مەناعیدا ئەبەزێ و هەر یعنی بەبێەوەی مار پێوەیدا بێ حساب کە وەک وایە بورا بێتەوە و یعنی مەناعیت یەکشکاوە هیچ حاڵەتی هەبوو کە بۆ منە مار پێوەی یابێتی یاخود شتێ لەو شێوەیە بەڵێ من مار پێوەی داوە ماری بێژەهرکە پێمەوەدا احتیادی هیچ کێشەیەکم نییە و ئاوا خوێنەکان سڕمەوە تا بەس کە ماری ژەهرایی پێمەوەدا سەردانی پزیشکە بە ڕێزەکانم کردووە و چارەسەر وەرگرتووە هیچ حاڵەتێکە بەسەر هاتووە کە ژیانەکەت بێتە مەترسیەوە وەڵاهی هەرە و جارێک کە مارەکە پێوەیدا مارێکی خەتەر بوو هەر ئەم کوڵەجوێرەکان بوو ژەهرەکەی بەمانای کەلیمە ژەهرێکی خەست و چاک بوو ئیتر ئەرەوەڵا بەزەوە بوو سپاس بۆخوا زوو چارەسەرم وەرگرت ئەنجینا ژیانم تەبعاً کەوتە مەترسیەوە بە ئیسحاف بردیانم بۆ سلێمانی بە سپاس بۆخوا دەستیان خۆش بێ بارودۆخم جێگیر بوو یەکسەر واتە دەرزەکە لێرە نەبوو؟ نا دەرزەکە لە دوکان هەر ئەو شەوە حاڵەتێکی تری مار پێوەدان هەبوو دەرزەکەیان سەرف کرد بوو بۆیە ژەڵێم خەڵک کە مار پێوەیەدا بە زۆر نەشڵەژێ نەوەک مارێکی بێژەهر پێوەی دابێت و دەرزەکەی لێ خەسار کرێت چونکە لە هەموو شوێنەکانە لە هەموو خەستەخانەکانە ڕێژەیەکی دیاریکراوە ئەو دەرزێت ژەهرەیان بۆ ئەنێردرێ پێویستە کە خەڵک کە مار پێوەیدا تۆزە لەسەر خۆی بە یعنی با نەترسێ خۆ قابل لە مار پێوەیدای خۆچێ خۆ یعنی پێویست ناکات زۆر بترسی نەترسان زۆر گرینگە تەنانەگە مارێکی زۆر کوشندەش پێێتەوەدا بەس نەشڵەژەی یعنی زۆر بارودۆخت تێک ناچێت چکە کە زۆر ئەشڵژەی خوێن زیاتر هاتوچووەکە ژەهرەکە زیاتر بڵاوە بێتەوە کاریگەری زۆر زیاترێ بێ لەسەر کاکنەوە شیروان سوودی مار چێ لە ناو سروشتا؟ مار کاکە جرجە خوا مشکە خوا سوودی هەی زۆری هەیە بۆ ژینگە و وابزە خواکاک دیلانەوە وەرە وەڵاوە مارە هیچ مەکە بێژەهرە ترسینێ ناوەڵا بێژەهرە با تاشید بمەوە هیچ ژەهرێکی نییە ئەمە ئەیگریان بیگرم وەڵام من دەستکاری ناکەم هیچ ترسی نییە بسمیلە ئەم مارە زۆر فەقیرە ئەم منتیقە زۆری لێیە ئەمە هەر من ناوە ماری پاقلاوەی ڕاستی زۆر مارێکی فەقیرە وەگەشی جوارە هینە هیچ مەترسێکی نییە تەنانەت سەریشی مەیلە و سێگۆشەیە بەڵام چووکە چاوی خڕە و کلکی ئاوا درێژ و باریکە ئەم مارە منەی ناسمەوە کە بێژەهرە ئەمە زۆر عاقڵە زۆرم خۆشەوێت چەند جارێک ئەمەم توش بووە هەر لەم مەتیقە زۆری لێ وەڵای ئەمە بە عەقڵی من لەوانەیە 4 ساڵێک ببێت ئەمەنی لێ دروست بووە؟ ئەیمەر ئەوەندا ئاسان گەورەش نابێت ئێمە فلیما بینی ومانەقەی ئەمە ئەبێت ئێوە فلیمە خۆ تۆ هەر بۆ خۆ جوابی خۆدایەوە فیلم یعنی لە فیلمی دۆکۆمنتاریە ئەوە ئەناکۆندا ژیە ئەناکۆندا لە ئەمازۆن و لە ئەفریقا ئەوانە هەیە ماری ئەناکۆندا لە دارستانە چڕەکان هەیە مار هەیە قەبارەی تقریباً 12 ئینج ئەبێت یعنی بەقەدەر سەرینێکی کوردی زیاتری ژەستورە هەیە زەلامە خوارد لە یە وڵاتانە بەڵام ئێمە شتانەمان نییە مارەکانی هەموو فەقیر و عاقڵن ئەگەر سەری سێگۆشە بوو چییە؟ ئەگەر سەری سێگۆشە بوو واتە ژەهراویە بەڵام ئەگەر دیقەت بێ ئەمە سەری زۆر سێگۆشە نییە خۆی ئەمە قیاسی سەری خۆیەتی ئەندازەی ملیەتی وە دوایەوەش چاوی خڕە خۆی کە مار چاوی خڕ بوو گلێنەکەی ئاوا جوان بوو عنی بێژەهرە بەڵام کە چاوی یەک خەت بوو وەک چای پشیلەوانە یعنی ژەهراویە کلکیشی کە ئاوا ئاخیرەکەی ئاوا باریک و جوان بوو درێژ بوو لەگەڵ قیاسی خۆی ئەوە واتە بێژەهرە بەڵام ئەگەر کورتەکە ئەڕێک ئەوە لە پڕ کۆتایی هاتکلکی ئەواتە ژەهراویە شتێکی تریش هەیە ئەمیشم هەتا ئێستا باز نەکردووە ژێرسکی ماری بێژەهر هەمووی سیرگە هەمووی خەتەکانی لەو بارەیە با بڵین قاچی وی خەڵک باشتر تێبگە سیرگە ئێری ئاواییە وایە بەڵام لە کۆتایی دەرچەکەیەوە لێرەوە ئەبێتە دوو بەش یەکەگرن ئەیبینی یەکەگرن ماری ژەهراوی ئێرەشی وەک ئێرەیە هەمووی خەتە ئاوایی ئێستا خەڵک گەڵێ باشە ئێمە ئەو وردەکاریانە کە ئاوەکە بۆ هاو ئەو شانە جیا ناکرێتەوە سی چاوی کە ساباتە بکەم یا بکوشت من ئێستا سوگە ئیشەکەمەوەی ئێستا جوابی ئەو قسە دەدەمەوە تۆڵی منە وردەکاریانە ببینم ئەبێ ئیلا مارەکە بەدەستمەوە بێ و ئاوا بە جوانی سیرکەم ئەنجازان بێژەرە بەڵام با بگەڕێنەوە بۆ پێشکوشتنەکە
تۆ ئەیبینی ئەڵەی نازانم ژەهراوێ یان نا تەبعاً ڕوحی خۆشت گرنگترە لە ژیانی مارەکە بتەوێت نەتەوێت هەر خۆت گرنگتری لە ئاژەڵێک پێش کە کوشتت وا گریمان کوشتت کە کوشتت بیهێنە سەیریکە بزانە ئەنجا بیر لە قسەکانی من بکەوە بزانە ژەهراویت کوشتووە یان بێژەهر کە بۆ دەرکەوت بێژەهرێکت کوشتووە جارێکی ترمەی کوژە ئێدە بڵێ جوانە جوانەتەوە دایم قسەیەکەی ئەڵێ ماری بێ ئیجازە ئەو قسەیە چییە؟ ئەوەی کاڵێن ئیجازەی مارگرتنیەیە ئەڵێ ماری بێ ئیجازەیە ئەو قسەیە هەیە لە ناوە چۆن ینی بە ئیجازە ئەڵێ ماری بێ ئیجازە یا ئیجازەی مارگرتنی هەیە ئەم بابەتانە ئەوەی کە ئیجازەی مارگرتنی هەیە بیستومە خەڵک زۆر قەناعەتی پێیەتی ئەڵێ فڵان کەس مار ئیجازەی مارگرتنی هەیە مار پێوەی نادا ئێ باشە چۆن ئەبێت کەسێک ئەوەندە یعنی خۆش باوەڕ بێ بە قسەیەک باوەڕکە کە فڵان کەس ئیجازەی مارگرتنی هەیە و مار پێوەی نادا یان ئەڵێنەوە شێخەوە فڵانە پیاو چاکە بۆیە مار پێوەی نادا ڕاستیە زانستیەکەی ئەوەیە کە ئەم مارە لە بنەڕە تا ژەهری نییە ئێستا من هەر ئەو عیلمی من لامە کە کەس بە کەسێکی بێویژدان بێڵە کاکە من پیاو چاکە من ئیجازەی مارگرتنمە یا مار پێمەوە نادا من چەند مهمم بەس نا ئەم مارە خۆی ژەهری نییە یعنی ئێستا مناڵێکی ژەتوانی هەمان ئیشی من بکە مناڵم با مناڵ بیکە بەس مەبەستم ئەوەیە مارەکە خۆی ژەهری نییە نەک تۆ بێ خۆڵکەیتە چاوی خەڵکەوە بڵێ وەڵا ئەم مارە ئێمە ئیجازەمانەیە کە مارەگرین و ینی وایە ئەڵێ بە لە باو باپیرانەوە بۆمان ماوەتەوە شتی وان نییە ئەم مارە خۆی بێژەهرە هیچ مەترسێکی نییە زەت ئیجازی مارگرتن هەیە بە قەناعەتی هەنێک کەس بڵێ بەڵام ئەم شتە هەر خۆی ئەسڵ وەساسی بنەمای زانستی نییە من خۆم حەزم لێ مار بگرم و تاوە ژەهراوی بێژار بێ ئەیگرم چکە ئەزمموی گرتنی مێ بەڵام نەگەوەی بڵێم وەڵام من مهمم کە مار پێمەوە نادا شتی وانە چەند جار مار پێوەی داوە باشە چیەوە دەسەکرد بە میشێتەوە وەڵی من بیرم دی هەر مناڵ بووم ماڵمان هەر لێرە بوو لە 2006ەوەی ماڵمان لێرەیە هەرو کاتا ئیتر قەل و شتمان هەبوو بەخێو مەکرەمانێ نایە ئێرە کە مارمە بینی مارەکەم ئەگەر نەمە هێش کەس بیکوژێ ماری بچووک بچووک ئەو ناونام کردە دەبەوە بەخێوە مەکرد ماوەیەک ئیتریان لیانە کوشتم یان لیانە شارمەوە زۆرم حەز لێ بوو هەر لە مناڵەوە حەزم لێ بۆ مار بگرم سامی دەست تەمەنی چەنە وڵامە هەڵە نەبم 15 ساڵێکە بێت ئەمە ئارەوەڵە بە چی ئازانی بە حەجمیە خۆی عادەتەن ماری ڕەش ئەلم ڕەژمارانە هەتا 3-4 ساڵیش ڕەژ نین مەیلە و قاوەین زرد قاوەی وردە وردە ڕەشە بن تا ئێساکە زەمەی نەزانیوە بە مارە ژەهراویەکان ئەڵێن ئەوە بەچکەی مارە بێژەهرەکانن بە نسبەت ڕەشەکانەوە هاچکە کورتن ئەڵێ ئێزایمە چۆن بزانینەوە بەچکەی ئەم نەوعانیە خۆی عیلمەکە لەوەیە ئەمە من یەکەم جارمە لە کەناڵی 964ەوە باسیەکەم ماری ڕەش بە بچووکی ڕەژ نییە ڕەنگی قاوەی و زەرد و ئیتر ژێرەکەی مێلە و پرتەقاڵی و یعنی ڕەژ نییە بە کوردیەکەی ئیتر لە دوای 3-4 ساڵی وردە وردە ڕەشە بێ وردەوە دە ڕەشەکەی تا تۆخترە بێ و ئاوای لێت ماری ڕەش بە بچووکی ڕەژ نییە لە مەتەڵە چێ ئەم مارە بچووکان چێ بەدەستەوە ئەمە پێوترێ سان بووە مارێکی بێژەهر و ترسینۆکە هەر حەزەکە خۆی بشارێتەوە و بچێتە ژێر گڵەوە و ئەم شتانە ئێمە ئەملایەن ئەمە لە خێزانی شینەمارە ئەمە تۆزێ ژەهریەیە تۆزێک جێگای ترز نییە بەقەدەر 2-3 مێشە هەنگ ژەهری هەیە و کێشت بۆ دروست ناکە قسەیەک هەیە دای مەڵێن ماری عاشقە و ماشقە بەدوای کە ئەوانی کە لێکاڵێژەوەی تریان وازە لێ نایێن تاکو نەو کوژێتەوە لە ڕژماریشە هەیە ئەو قسە لەسەر ڕژماری داماو هەیە ئەسڵۆ ساسی نییە هیچ بنەمایەکی زانستی نییە کە بڵێت تۆ ڕژمار و عاشق و ماشقەکە دانێکیان بگوژیەوەی کە بەدووا دەکەی کوم بەکون سارە بەکرێگرێ بەدواتە لە ماڵەوە پێێتەوە کراوەتە مێشکی خەڵکەوە بە میمۆری لە باپیرانەوە بۆمان ماوەتەوە لە ڕاستیشە ئەسڵۆ ساسی نییە چەند جار چوو ماشقە و ماشقەم گرتووە و یەک کێشەشینەوە جاریوا دانێکم گرتووەی کەم پێ نەگیراوە پێم گوناح بە خۆم بەرڵام کردوێتەوە چەند جار خەڵکە بووە دانێکیانی کوشتووە و ئەوەی کەیان لە ترسا ڕای کردووە مارەکە خۆی ژەهری نییە خۆخوایەتی تۆ لە کۆڵی بیتەوە ئەنجا هیچ ناکە بەدوا دەکەی پێێتەوە باشتی وانە خەڵکە بێ خۆی ڕۆشنبیر بێ و بیر کاتەوە نەک بە دوو کۆمێتەڵ خەڵەت عاشقە و ماشقە دوو مارە یا سێدانەیە عاشقە و ماشقە هەندێک جار دوو نێرەیە شەڕەکە دانەیەکان لەگەڵ مەیەکە جووتە بێ هەندێک جاریشەیە ڕێک دوو نێرەکە لە نزیکەکەون مەیەکەش دێ بۆ لایەن ئەبنە سێ ئەو حاڵەتانە هەیە
دەسەکانە خۆش بێ زۆر سپاس بۆم دەرفەتە بەڵێ ئەوەی کە باش. گوێبیستی بوون تایبەت بە باری ئەو مارانەی کە لە کوردستانە هەیە سێ جۆریان هەیە کە مەترسیدارن کە واکات بە مرۆڤەکانەوە بات مەترسی لەسەر ژیانیان دروستکە بەڵام ئەوانی دیکە بە پێیوانی کە کاگنە و شیروان باسی کرد بێزیانن بۆیە خۆتان بە دوور بگرن لە کوشتنی و سەرجەم ئەو مارانەی کە هەیە ئەگەر تۆ نەچی بەلایە ئەو حەقی نییە بەسەرتەوە بە سەلامەتی بمێنن خواتان لەگەڵ